ئەمڕۆ لە دادگای سلێمانی دۆسیەی دوو سەرۆکی حزب دانیشتنی لەسەر کرا، بەڵام هیچیان نەگەشتە ئەنجام. لەلایەکی تریشەوە بابەتی ڕۆژاوا خەڵکو و بەرپرسانی یەک خستووە. مانۆ چەند هەواڵێکی دیکەم بۆ ێناون. سڵاوتان لێبێت. دۆسیەی لاهور شێخجەنگی و 11 کەسی دیکە لە ئەندامانی بەرەیگەل بۆ وردبینی گوازرایەوە بۆ دادگای تەمیزی هەولێر، بەڵام جارێ هەر 12 کەسەکە لە سلێمانی دەمێننەوە. ئەمڕۆ بەجیا سەرۆکی نەوەی نوێ و سەرۆکی بەرەیگەل و هاوڵەکانی لە سلێمانی ڕۆژی دادگایکردنیان بوو لەبارەی دۆسیەی لاهور شێخجەنگی و هاوڵەکانی. بورهان ڕەشید سەرۆکی تیمی پارێزرانی لاهوری شێخجەنگی بە 964 وت دادگای سلێمانی بڕیاری داوە دۆسیەی 12 کەس لە ڕاگیراوانی لالەزار بۆ وردبینی بگوازرێتەوە بۆ دادگای تەمیزی هەولێر. ئەو 12 کەسە لاهور شێخجەنگی و پۆڵادی برای و ڕێبواری حامی حاجی غالیشی تێدایە. لەبارەی مادە یاسای تۆمەتبارەکان ئەوەی وت تەنیا کەیسی 56 کە تایبەتە بە گروپی تاوانکاری و لەسەر سکاڵای بافڵ تاڵەبانی و قووا تاڵەبانی لەسەریان تۆمارکراوە دەنێردرێتە دادگای تەمیزی هەولێر و کەیسی 406 جارێ هەر لە دادگای لێکۆڵینەوەی ئاسایشە تا ئەو کاتەی دادگای تەمیزی هەولێر وەڵام دەداتەوە. ئەو 12 کەسە هەر لە سلێمانی دەمێننەوە. هەرچی لەبارەی سەرۆکینەوەی نوێیە سەرڕای تەواوکردنی وادەی زیندانیکردنی لەو تاوانەی پێیس زادرا بوو کە هەڕەشەکردن بوو. مانەوەی شاسوار عەبدوڵواحید لە زیندان لەسەر سکاڵای چەند خاوەن پشکێک درێژ کرایەوە و دادگای سلێمانی بە کەفالەت ئازادکردنی ڕەت کردەوە. ڕۆژئاوا خاکی وڵات هێمای بوون و بەرخۆدان. ئەمە یەکێک بوو لە دروشمەکانیان و ئەمڕۆ لە هەڵەبجە خەڵک خانەخوێ و بەرپرسانی شار پێکەوە هاتنە سەر شەقام و پشتگیریان لە بەرگری کوردانی حەلەب و هێرشە داگیرکاریەکانی سەر ئەو دوو گەڕەکە کوردنشینە کرد. لە پێشەمویانەوە پارێزگاری شارەکە بینرا. ئەوان بەناو بازار و ناوەندی شار ڕۆیشتن و دروشمیان دەوتەوە. خەڵک چین و توێژی جیاواز بەشدار بوون. ئەوان کە کیمیایی و کۆڕە و تاوان لێکراون باشتر لە ئازارەکانی کوردنشینەکانی حەلەب تێدەگەن. یەکێک لەو کەسانەی بەشداری گربوونەوەکەی کردبوو بە ناز عوسمانەوە بۆ پەیامنەری 964 قسەی کرد و وتی لە هەموو سەردەمەکانە ئێمەی کورد خاکمان داگیر کراوە، بەڵام بە کوردانی ڕۆژاوا دەڵێن بێخەم بن پشتیان بەرنادەین و کوردایەتیمان هەدیە نییە و لە بازاڕیشدا نەمان کڕیوە، بەڵکو دەستکەوتی خوێنی هەزاران شەهیدە. قسە و باز زۆر کرا لەسەر شەڕەکەی شێخ مەقسوود و ئەشرەفیە، بەڵام لە بەرنامەیەکی تایبەتدا عەقید سەلام مەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی زۆر بە وردەکاریەوە باسی وردەکاریەکانی شەڕی ئەو دوو گەڕەکەی کرد کە مێژوویان گۆڕی. عەقید سەلام دەڵێت ئەوەی چەند سەد سەربازێک لەو دوو گەڕەکە کردیان بەرامبەر بە سوپای دوو دەوڵەت و میلیشاکانیان و ڕوبەڕووبوونەوەی چوار فیرقە و دەیان تانک و زرێپۆش و فڕۆکە و بەیرەقدار دەبێت لە مێژوودا بنووسرێتەوە و داستانی نەبەردیە. ئەو دەڵێت شەڕبانانی ژن هیچ جیاوازەیەکیان لەگەڵ پیاواندا نییە و بە عەقڵ و هێزی خۆیان شەڕ دەکەن و ئەوەشی بەرامبەر بەو ژنە شەڕبانەی کرا لە بینایە کە دەیان تۆپ و ئاربیجی پێوە بوو ئەو هەر شەڕی تیادا کردو و دوجار خستیانە خوارەوە نەدین قبوڵی دەکات نە ئەخلاق. عەقید سەلام هەر لە پرۆگرامەکەدا بە دڵێکی پڕ و هەستێکی سەیرەوە سڵاوی سەربازی بۆ سەرجەم شەڕبانان و بە تایبەت شەڕبانانی ژن دەکات. پرۆگرامەکە تایبەت و پڕزانیاریە لەسەر ئەو بەرخودانە چوار ڕۆژەی شەڕبانان دەتوانن لە پەیج و یوتیوبی 964 بە تەواوی بینەری بن. ڕۆژی 29 2026 دواوادە دەبێ بۆ لێخۆشبوون لە ڕێژەی 20% کرێی خۆڵ و خاشاک و ڕسوماتی پیشەیی و هەڵواسینی تابلۆی کرێچەکانی سەرۆکاری شارەوانی هەولێر. بە قسەی شارەوانی هەولێر دوای ئەو ماوەی دیاری کراوە هیچ داشکانێک ئەنجام نادرات. لەو ئاگاداری سەرۆکاتی شارەوانی هەولێر کە وێنێکی بە 964 گەیشتووە سەرۆکاتی شارەوانی هەولێر هاوڵاتیان و هەموو ئەو کرێگرتانە ئاگادار دەکاتەوە کە داشکانی ڕێژەی لە 120یان بۆ کراوە لە کرێی خۆڵ و خاشاک و ڕسوماتی پیشەیی و هەڵواسینی تابلۆ و کرێچێتی. ڕۆژی پێنجشەممە 29 دواوادە دەبێت بۆ لێخۆشبوونی ڕێژەی لە 120 دوای ئەو ماوە دیاری کراوە. هیچ داشکانێک ئەنجام نادرێت. شارەوانی دەڵێت پێویستە قەرزە کەڵەکەبووەکان و مامەڵەکانیان پێش ئەو وادەیە جێبەجێ بکەن و سوودمەند بن لە داشکانەکە. سەرنج ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە ئێوە دەزانن یعنی ڕەنگە ڕۆژانێک بست بە بستی خاکی ئەم هەرێمی کوردستانە و پارێزگاکانی بەمین لەلایەن دوژمنانی کوردەوە داچێنرابێ. ئێستا دەستگای مینی هەرێم
و دەستگای مینی پارێزگاکان بەردەوامن لە مین هەڵگرتنەوە ئەوەی کە جێگەی سەرنجە لە ساڵی 2025 دەستگای مینی هەولێر زۆرترین زەوی بە مینچێنراوی لە سنووری هەولێر و ئیدارەی سۆران پاک کردوێتەوە لە چاو 2024 لە 20 ساڵی ڕابردووە ڕێژەکە هێزگار زۆر بووە 800,000 متر چوارگۆشە زەویان لە مین پاک کردوێتەوە پاشماوەی مینیان لە ناو بردووە و تەقاندوێتەوە ئەوەی جێگەی دڵخۆشی نییە بۆ دەستگاکە تەنیا لە ساڵی 2025 دەکەس بەرمین کەوتون لەو دەکەسە 6یان گیانی لە دەستداوە بەشی زۆریشان ئەو کەسانە بوون کە خەڵکی سنووری ئیدارەی سۆران بوون. علی عەبدوڕەحمان بەڕێوەبەری دەستگای مینی هەولێر بە 1964 وت لە ساڵی 2025 نزیکەی یعنی ڕووبەری زەوی 11 کێڵگەمین بوونە کە پاکراونەتەوە زیاتر لە 23,000 پاشماوەی جەنگی و تەقەمەنی لەگەڵ زیاتر لە 1600 مینی دژەکەسی هەڵگیراونەتەوە ئەو دەڵێت بەردەوامن لە پاکردنەوەی و زەویانەی کە بەمین داچێنراون بۆ ئەوەی کە ژینگەی کوردستان و گیانی سەلامەتی ئەو کەسانەی کە لەو ناوچانە ژینکە زەویەکان بەمین ڕووپۆشکراوە سەلامەت بێ. ماوەڵەکان ئێمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.